جارێکی دیکە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا پەنای بردەوە بەردامەزراوەی سەربازی وڵاتەکەی لە پێکهێنانی ئیدارە نوێیەکەی و لە جێگەی مایکل فلین ڕاوێژکاری پێشووی سەرۆکی ئەمریکا بۆ ئاسایشی نیشتیمانی جەنەڕاڵ هاربەرت ڕایمۆند مکماستەری دانا. دۆناڵد ترامپ مکماستەر بە کەسێکی بەهرەمەند و خاوەن ئەزمون ناوبردووە و دەڵێت لە ناو سوپادا ڕێزی زۆری لێدەگیرێت و خۆشحاڵە کە هاتووەتە ناو ئیدارەکەیەوە. بەڵام هەندێک لە چاودێران سەریان سوڕماوە لەو هەڵبژاردەی ترامپ و پرسیاری ئەوە دەکەن جەنەراڵێکی وەک هاربەرت ڕایمۆند مکماستەر کە بەوە ناسراوە هەمیشە ڕوبەڕووی دەسەڵات دەبێتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئیدارەی ترامپ دەکات کە دژی ئەوەیە ڕەخنەی لێبژیرێت. ترامپ کە هیچ ئەزمونێکی سەربازی نییە وە خۆی وتوێتی پێی باشە پۆستە هەسیارەکان بداتە دەست جەنەراڵەکان و شوێنە بەتاڵەکانی ئیدارەکەی پێپڕکاتەوە کە مانگێک بەسەر دەست بەکاربوونیدا تێپەڕ بووە بەڵام هێشتا هەندێک پۆستی پڕ نەکراونەتەوە. بەر لە چەند ڕۆژێکیش سەرۆکی ئەمریکا ڕۆبەرت هاوارد لیوای خانەنشینکراوی هێزی دەریایی ئەمریکای بۆ پۆستی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی وڵاتەکەی دیاری کردبوو بەڵام پۆستەکەی ڕەت کردەوە. مکماستەر لە جەنگی یەکەمی کەندا و ئەفغانستان و عێراقدا بەشداری کردووە. دکتۆراشی لە مێژووی سەربازیدا هەیە و چەندین جاریش ڕەخنەی لە پلانە سەربازیەکانی لە عێراق و ئەفغانستان هەبوو. بەر لە هەفتەیەکیش مایکل فلین ڕاوێژکاری ترامپ بۆ ئاسایشی نیشتیمانی دەستی لە کار کێشایەوە. ئەوەش دوای ئەوەی دەرکەوت مایک پێنس جێگری سەرۆکی ئەمریکای بە هەڵەدا بردبوو سەبارەت بەو گفتوگۆیانەی ئەنجامیدا بوو لەگەڵ باڵوێزی ڕووسیادا پێش ئەوەی ترامپ ببێتە سەرۆک کە هەوڵی دابوو سزا سەپێنراوەکانی ئەمریکا بەسەر ڕووسیادا لا ببرێن. ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی یاریدەدەری سەرۆکی ئەمریکایە و هەر کەسێک کە لەو پۆستەدا دابنرێت پێویستی بە ڕازامەندی ئەنجومەنی پیران نییە بەڵکو ڕاستەوخۆ لەلایەن سەرۆک خۆیەوە دادەنرێت. سروشتی کارەکانی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیش بەپێی ئیدارەکانی ئەمریکا دەگۆڕدرێن بەڵام هەمیشە لە کۆبوونەوە گرنگەکانی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی شان بەشانی وەزیرانی دەرەوە بەرگری و سەرۆکی ئاژانسە ئەمنیەکان بەشدار بێت. کاروان شێخ موحسین NRT